کەوا بوو دیندارێتی و سەرڕاستی و هەستی بەرپرسێتی و حەزی کۆمەڵکارێتی و معجببوون یا سەرسامبوونی بە ڕەوت و بە مامۆساکرەکار ئەنجا سەیرەکەی جورئەتیشی هەیە ئەمە ترسنۆک نییە یعنی ئەرزانەوە ئاساییشە بە سەر قسەکانیشی هەر کرد جورئەتی هەیە ئەم کتێبەی هەر برد بۆ فڵان کەس ئەمەش مەسەڵەن سفەتێکی ترە ئەنجا لێبڕاوە بۆ دینەکە پاشان حەزی لە دەرسەکانە حەزەکە بێ بەتەلەبە لەم ئامادەی ئامەدی ئیسلامی بزڵ ئەم حەوت مەرجە ئەوەن کە لە تۆشە هەن تۆ خۆشت خۆت بە دیندارێکی پاکەزانی ئەویشت هەروە بینیوە کەوا بۆ ئەم سیفەتە ئەم حەوت سیفەتەی تۆ باسیەکەی لە خۆتا هەن ئەویش لەگەڵتایە کەوا بوو ئەنووسی من لە دایرە یەکەمە زائد کا خالد ئەنجا چیتر وەک ئەم وایە دیسان ئەویش ئیزافە ئەەکەی ئەمە محەممەد ئەحمەد ڕاشد ناوی ناوە فەن تەجمیع یعنی هونەری کۆکردنەوەی خەڵکی تۆ لێرە دەی خۆتن نووسیوە کە خالدی نووسیوە چیتر بزانی وردە وردە ئەوانی مواصفاتەکانی تایە بەڵام سەیرەکەی یەکێک لەمانە زۆر ڕێک و پێکرد دینداریەکەی زۆر باش سەرڕاستە هەستی کۆمەڵکاری و هەستی قیامەتی تایە گیانی کۆمەڵکاری هەیە حەزی لە ڕەوتەکەی بە زۆر ترسنۆک ئەمە ئەیخێتە دائیرەی دووهەم نایهێنی تێست دائیرەی یەکەم چونکە ئەو بەو هەموو ترس و لەرزەوە زۆر زەحمەتە لەگەڵمانە بکەوێتە ڕێ ئەبێ جورئەتێکی هەیە بێ گۆڕانکاریەکە دروستکە گۆڕانکاری کە لە نەفسی خۆیان ناتوانێت ئەوەندەی کە لەم قەومە ئەترسێ ئەوەندە لە خوا ناترسێ ئەمەش زۆر زەحمەتە ڕێگاکردن لەگەڵیان زۆر زەحمەتیشە ئەنجا ئێمە بتوانانی پەیوەندی هەموو جارە لەگەڵا دروستکەینەوە کاکە تەلەفۆنم بۆ مەکە برا خۆ دەچێڵە برا تۆ ڕیشت هەیە خوا عافوکایە خۆمەیە برا ئێمە هەمومان کەشفەکەی هیچیشی نەکردوە جارێ ترسێنەوەی کەشف بێوەزانەوە ڕوومانەوەیان داوەتی و توانە بیتەقێنەر هیچ نییە کابرا هەر خۆی ئەو ترسەی زۆر زۆر لە دڵا دروست بووە خوای گەورەژە فەرمێ ذالکم الشەیطان یخەویف ئەولیاءه ئەوە شەیتانە وای لێکردوون کە ئەوەندە بترسن ئەم کەسە مەسەلەن خێتە دائیرەی دووهەمی دوای خۆت یەکێکی ترە بینی کابرایەک ناوی کاک ئاسۆیە مەسەلەن کاک ئاسۆ دوو لەم مەرجانەیت یانە خێتە دایرەی سێم ئەم جارە کاک عەبدولجەبارێکە ناسی بۆ نمونە کاک عەبدولجەبار چوار سیفەتی تیانی ئەیخێتە دائیرەکەی دوایەوە ئەنجا ئیش لەسەر ئەماناکەی ئەم ترسنۆکەم حاولەیەک لەگەڵاکەی جارجارەکە ئیبینی و هاتوچۆیەکەی توانەڵی ئەرە برا باشەوە بۆ منیان نەگەرەوە ساڵانێکە من هەر ئیشەکەم و قساکەم برا من ڕسمی خۆشم لەسەر فەیسبووکەکە داناوە تۆ بە ناوێکی مستعارە و نووسیتە گوڵەکەی شارە زۆر ئێبا خەڵک گوڵەکەی شارە زۆر خۆر نادۆزێت و خەڵک چوزانە خۆرتۆ گوڵی شارە زۆر نی ئێمەەوە تا ناوی خۆم نووسیومە ئاسۆ حەسەن مەجید خسوومەتە سەر ڕسمەکەش ئەمە ڕسمی خۆمەی بینی وردە 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 ئەمە فێری جورئەتە بێ یەکەم جار کتێبێک هەڵەگرێ هەموو جانیە لەرزێ کتێبەکە ناوی منیشی لەسەر نییە کە ئەو جانیە لەرزێ بەس هەرە ترسێ دوای وردە وردە فێرە بێ دوای فێرە بێ دوای وای لێ دێ هیچ نییە راجە هاگرتیشانم لەسەر کتێب چوار شەقم تێڵە دەنەڵم با بەو کتێبە بووم خوێندەوە یخۆ نەڕۆشتم حکمی پارتی وێچێتی لە بڕوخێنم لەبەرەوە وردە وردە فێری ئەو جورئەتە بێ ئەنجا ئەگەر یەک جارێکیش بانجی بکەن بۆ تەحقیق دوای خۆشە بێ منەتی پێی نییە هەر وەختێ گەڵێن تۆ ئەمانە تەحقیق لەگەڵکەینەوە بەڵە بەسەر چاوەڕ وەختێ گەڵێن رەفق خزمەتانم خۆم دێم سێ جار چوار جار کە ئەوەندە ئاسان ڕۆشتی لەگەڵیان داڵن نامانێ ئەوەگەر شتێکی بووە ئەوەندە ناهات هیچی نییە دیارە هیچ لەخوا شک ناوە ئەمە دواشترە وەک لەوەی ئەوەندە چرپە چرپ و خۆشاردنەوە و ئەوانیش کە تۆ بینن ئەوەندە بە حەزەری ئەڵێن بەخوا مەشتێکی لەژێر سەرایە ئەم عایدی مەلاکرەکانیە درۆکە ئەمە سەر بە تەنزیمی دەولێ ئەتگرن بەو تۆمەت لەبەرەوە تۆ ئەنجا چۆن جورئەتی ئەم زیادەکەی یەکی تر سەخاوەتی کەمە هەرچەند لێباڕی نارێکاکە دەر فی سەبیلیلا $5 بدەرێ $10 بدەرێ نایدا بەڵام دوایی کە ئەبینێ ئەوە $100 داوە ئیتر $50 داوە خەڵکیی کە یارمەتی مسلمانانی ترە دەن و ئەمەش تۆزێک دەسەخاتە یعنی لە سەخاوەتی خۆی شتێکیشە بەخشێ ئەوەندە بە خیلەکە کاریگەری لەسەر نابێت